ئێمە لە بابی ستەمەوە سەیرەکەین، هەر کەسێ ستەم لە هەر کەسێک بکات خۆی پەروەردگار هەر لە دنیادا عقوبە لەم کەسە ئەسەنێتەوە و باجەکەی زۆر زۆر قورسە. ئەنجا بەتایبەت ئەگەر کەسێک زوڵم و ستەمەکە بەرامبەر بە ماڵ و مناڵی خۆی کا، بەرامبەر بە ئافرەتێکی داماوی بێدەسەڵات بکات کە لە کۆشی دایکێک بەرەوە بوو، باوکی بە پێشکەشی ئەم کوڕەی کرد، باشە ئەبوایە ئەم کوڕە بۆی بۆیەتە باوەک، دایک، برا، خوشک. ئێستا وا نەزانن یعنی بەس سەرکردەکان زوڵم لە خەڵکەکەن، باشە خەڵکێکەیە برایە زوڵم لە خوشکەکەیەکە، برایە زوڵم لە براکەیەکات، کوڕە زوڵم لە دایکێکە لە باوکێکات، پیاوە زوڵم لە مناڵەکانێکە، زوڵم لە ژنەکانێکە. ئێوە وا نەزانن هەر ستەمکار کەوتت ستەمکار و زاڵەمی تر عقلت بچێ بۆ لای مەسئول و کار بەدەست. یعنی وەکوتم هەیە ژن هەیە یعنی وەکو فیرعون پیاوەکەی خۆی چەوسێنێتەوە، ئیستیغلالی فەقیری ئەم پیاوەی کردووە، باشە ئیستیغلالی کردووە. ژن ئەتوانێ ببێ بە زاڵم، پیاوە ئەتوانێ ببێت بە زاڵم بەسەر مناڵەکانیەوە، بەڵام هیچ زاڵم و ستەمکارێ لە چنگی پەروەردگار ڕزگاری نابێ، یەقینتان هەبێت.